سڵاو دڵنیام زۆرێک لێمە یادگاریمان لەگەڵە مەکتەرانە هەیە کە لە کۆتاییەکانی هەشتاکان نەوەتەکان تا سەرەتای ساڵانی 2000یش ئەم مەکتەرانە خۆیان پاڵەوانی ساحەکە بوون ئەو کاتوەکو ئێستا بەڕاستی تەکنۆلۆژیا پێشکەوتوو نەبوو زانست نەبوو بەم جۆرەی کە ئێستا هەیە هەر بۆیە لە ڕێگەی CD و DVD و هێنانی شریتەکان شریتی ڤیدۆیی کە کاسێتی ڤیدۆیی ژەبوو سێرمانە کرد و بڕەپارەیەکمانەیە لە بەرامبەر ئەو سیرکردن و ئەو هێنانی ئەو شریتە ئیتر دنیاکە بۆ جۆرەیە ئەوان لە ڕابردووە پاڵەوان و ئەستێرە بوون لە ئێستا بەم جۆرەیان لێهاتووە ئەم دیمەنانەی کە بینیتان سەرجەمیان لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە دروستم کردوون هەم وەکو نۆستالژیایەک هەم وەکو گەڕانەوەیەک بۆ مێژوو بۆ ئەو یادەوەریانی کە لەو کاتەیە تۆمارمان کردووە هیوادارم هەموو لایەک لەش ساخ و تەندروست باش بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ